بسم الله الرحمن الرحيم. نيابة عن الشعب. پەرلەمانتارانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هۆشداری دەدەن لە سەرڕەوشی ئەمنی ناوچە دابڕاوەکان و داوا دەکەن پێش ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن ئارامی و ئاسایش بۆ ناوچانە بگەڕێتەوە بۆ ئەوەی دانیشتوانی ئەو سنوورانە لەژێر هیچ فشار و ترسێکدا نەبن و بە ئازادانە بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکەن. بە هیچ شێوەیەک ئیدارەی کوردی واتە پێشمەرگە لە هیچ یەک لەو ناوچانە نیە، نە لە ناو کەرکووکە، نە لە ناو ئەتوانم بڵێ مووسڵا و هەروەها لە ناو دیالە شاخانەقین ئەو منتیقە کوردیان کەواتە خەتەرێکی گەوری لێ ئەم منتیقانە. ئێمە چۆن بتوانین ئەگەر ئەمانە ئینتیخابات بکەین چۆن بتوانین حەقی کورد لەم ناوچانەیە بپارێزین. مناڵم ئەگەر بەم شێوەیە بێت ڕاستە ئێمە لە ساڵی 2014 8 کورسیمان هێناوە لە کەرکووک، لە 2010 توانیمانە 6 کورسی بێنین، ئایا توانین لە 2021 هیچ نەبێ 6 کورسەکەی خۆمان بێنینەوە. بەڵام بەداخەوە لە بەرەوەی محافظێکی زۆر خراپ لەو ناوچەیە هەیە بە تایبەتی لە ناو کەرکووکە کە چۆن بەرامبەر بە کوردۆ بە تایبەتی بەرامبەر بە ناوچە کوردیەکان کە جارێکی تر مەسەلەی تعریب بێنێتەکایەوە ئەمە تەئسیرەوە زۆر لە کوردەکانیش لە دەرەوەی ئێستا ناو کەرکووکاژین و هەروە لە خانەقینان کە بینیمان ئێرهاب چیە کابم بە تایبەتی بەو مکەوەناتانە بە کاکەیەکان کە بینیمان چۆن لە ناوچەکانی خۆیانە ئەیان کوژێ و دەریانەکان کەواتە هەموو خەتەرە لەسەر کورد. ئێمە ئێستا ئەوە تا سنجار و ئەو مانتیقانەی تر کە ئەیانەوێ تەسبیتی بکەن جارێکی تر ئەمانە هەموو خەتەرن، ئایا ئەتوانرێ بە جددی فعلەن تەسبیتی ئەوە بکەن حەقی ئەم خەڵکانی ناوچان بە تایبەتی ناوچە کوردەکان حەقی خۆی پارێزراوێ. من ئەڵێم بەداخەوە ڕەنگە نەتوانرێت و کێشەی زۆریش بۆ کورد دروست دەکرێت لە ئینتیخاباتی. ئەکرێت ڕەوشەکە پێش هەڵبژاردن ئاسایی بکرێتەوە بۆ ئەوەی دەنگی کورد زیاتر نەفەوتێ و ئەکرێتش پارێزگای کەرکووک بە وکالەت پارێزگایەکی تر فکر لە پارێزگایەکی تر بکرێتەوە دابنرێ بە ئیتیفاقی لایەنە سیاسیەکان لەبەرەوەی لە کاتی هەڵبژاردندا ئەمانە تاسیرێکی مباشرێ بێ لەسەر دەنگدەر و لەسەر کۆی دەنگەکان لەو ناوچانە ئەگەر ڕەوشی ئەمنی استقرار نەبێیان هێزە ئەمنیەکان مشترک نەبێ لەو ناوچەیە ئەکید تاسیرە بێ لەسەر دەنگەکان و ئومێدەوارین لەم ماوەی کە ماوە پێش دەنگدان ئەو دۆخە ئاسایی بکرێتەوە لەبەرەوەی لە ناوچە دابڕاوەکان دەنگەکانمان ئەگەر وە خۆشی نەمێنێتەوە زیاتر کەمتر نەکا لەبەرەوەی ئەم ماوەیەت ڕاستەوخۆ کاریان کردووە لەسەر سەرکوتکردنی دەنگی کورد و بە هەموو شێوەیەک گۆڕینی تعریبکردن و گۆڕینی پیتاقە و نفوس ئەمانەوای بکات کە تاسی لە دەنگی کورد بکات لە ناوچە دابڕاوەکان و لە کەرکووک بە تایبەتی. پەرلەمانتارانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هۆشداری دەدەن بەوەی کە ڕەوشی ئارامی و ئاسایشی ناوچە دابڕاوەکان پێش ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردن ئاسایی بکرێتەوە بۆ ئەوەی دەنگی کورد لەو ناوچانە نەفەوتێت. بە مۆشەخانی گەلی کوردستان، باغداد.